هەنگاوەکانی بودجەی گشتی ساڵی 2021 لە کۆتایی نزیک دەبێتەوە. دوای زیاتر لە 45 کۆبوونەوە لیژنەی دارایی پەرلەمانی عێراق زۆرینەی خاڵ و مادەکانی یاسای بودجەی ساڵی 2021 عێراقی یەکلایی کردوێتەوە و ئەو بە شەکەمەشی کەماوەتەوە تا ئێستا جێگای مشتومڕە دەبێت لە ماوەی 2 ڕۆژی داهاتوودا یەکلایی بکاتەوە. پشکی کورد تاکە کێشەی گەورەی بەردەم بودجێ و تا ئێستا لە نێوان شیعە و کورد بە نادیاری ماوەتەوە و نوێنەرانی کوردیش هاتنی شاندێکی سیاسی بڕیار بەدەست بۆ بەغدا بە گرنگ و پێویست دەزانن. شاندە حزبی ئەو دێت بوو کۆمکردنا دەنگا شلایەنێت حزبی هەمی کوتەلاچن کول ناف پەرلەمانیدا ئەم بشین دەرباسکن ئەکیت ئەبە مستحقاتێت خەلکی هەرێما کوردستانی هەممی لایەن مەسئولن و پێک بە کاری بکەن بۆ مەسلحەتا گشتیە هەرێما کوردستان. لیژنەی دارایی توانی قەبارەی بودجەی ساڵ لە 176 تریلیۆن دینارەوە کەم بکاتەوە بۆ نزیکی 135 تریلیۆن دینار و کورتهێنانیش لە 76 تریلیۆنەوە کەم بکرێتەوە بۆ 34 تریلیۆن. هەروەها خەرجی هەرسێ سەرۆکایەتەکەی عێراق بە ڕێژەی لە 120 کەم کردوێتەوە بودجەی پەرەپێدانی پارێزگاکانشی لە 2 تریلیۆنەوە زیاد کردووە بۆ 4 تریلیۆن و پرسی بڕینی موچەی فەرمانبەرانی عێراقشی هەڵوەشاندوێتەوە. بحقیقة الأمر أن اللجنة المالية ئەوەی ڕاستی بێت وەک لیژنەی دارایی ناچار بووین کورتهێنان لە بودجە کەم بکەینەوە تا بگەینین بە پەرلەمان. کێشەکەمان ئەوە بوو داهاتی عێراق بە شێوەیەکی گشتی بە نەوت و غێرە نەوت بەشی هەموو ئەو خەرجیانە نەدەکرد بۆیە دەرگامان لەسەر هەندێک خەرجی داخست. أبواب الموازنة فبالتالي يجب علينا أن نخفض أو نقلل هذه الأبواب. دەبوو لە ناوڕاستی مانگی دەی ساڵی ڕابردوو پرسی بودجە یەکلایی بکرایەتەوە بەڵام بەهۆی مشتومڕی نێوان کورد و چەند لایەنێکی سیاسی شیعە پەسەندکردنی دواکەوت و لە ئێستاشدا بڕیارە لە ناوڕاستی ئەم هەفتەیە ڕەوانەی پەرلەمان بکرێت. شەقامی عێراقیش چاوەڕێی پەسەندکردنی ئەو بودجەیە کە ماوەی ساڵێکە نەبوونی یاسای بودجە سەرقاڵی کردوون. هەرچەندە خواستی لیژنەی دارایی ئەوەیە کە بە اتفاقێکی سیاسی گشتگیر بودجە ڕەوانەی پەرلەمان کا بۆ دەنگدان بەڵام فشاری شەقامی عێراقی شوای کردووە خەریکە لیژنەی دارایی ناچار دەکا بەوەی کە بەبێ خواستی کورد بودجەکە ڕەوانەی دەنگدان بکات و تێپەڕێنێ. لە نێوان فشاری شەقام و خواستی لیژنەی داراییش ماوەتەوە سەر هەوڵەکانی شاندی هەرێمی کوردستان بۆ ئەوەی کە خاو نەبنەوە تا پشکی هەرێمی کوردستان لە بودجەکەدا جێگیر بکەن. ئومێد محەممەد NRT بەغداد.